پرۆسەی دابەشکردنی هاوکاری بەسەر زیان لێکەوتوانی لافاوەکەی چەمچەماڵ و دەوروبەری لە دووەم ڕۆژیدا بەڕێوە چوو. تێیدا زیان لێکەوتوانی ناحیەکانی تەکیە و شۆرش و ئاغجلەر کە ژمارەیان 663 خێزان بوو چەکی بانکیان بۆ کرا. بەشێک لەو هاوڵاتیانی ناویان تۆمار نەکراوە لە ڕێی سکاڵاوە ناویان دەدرێتە دەست لیژنەیەکی تایبەت بە لێکۆڵینەوە لە داهاتوودا بەپێی ئەنجامی لێکۆڵینەوەکە بڕی هاوکاری وەردەگرن. ئیشەکان ئەمڕۆ دوێنێ باشترە لە تەجروبەی دوێنێمان ئەمڕۆ تۆزێکیان توێش برێن زیادکردنی ژمارەیەکی زۆرتر لە ژمێریار و وردبینەکان باشتر ئەڕواستن ئەمڕۆ ژمارەکە زۆرترە ئەمڕۆ 663 کەس لە دەوروبەری چەمچەماڵ بە تەشی و بە ئاغجەلەر و بە شۆڕش قەرارە ئەمڕۆ قەرەبە وەربگرن. بەشێک لە بەڕێزەکانیش هاتوون ئەترازیان گرتووە حەقی خۆیانە چونکە لەوانەیە لە کاتی تۆمارکردنەکە پێیان وایە هەموو کەلوپە لە ناوچۆکانیان بۆ تۆمار نەکرابێ. ئێمە لە ڕێگای هەندێک کۆمەڵک لیژان ئینشاڵڵا چەند ڕۆژی داهاتووە وردبینی ئەکەین. هەر دوێنێ کۆمەڵک خەڵکی ترمان زیاد کرد کە بار هۆکارێک بێ لیژانەکانی ژماردنی زیانەکان نەیانتوانیە بچنەوە بزان محدودی 40 تا 50 ماڵ ئەبێت. بۆ دوکانیش ئێستا چەند کەسێک پەیوەندیان بە ئێمە بە ئەندامان لیژنەکە کرد وتمان وەرن عریزە بدەن چ بەڵگەتان پێەیە تەوا خۆت دەزانیم ڕۆ بە حکمی مۆبایل و ئیشەکە ئاسان بوو هەمووی خەڵک ئەتوانێت بە ئاسانی زەرەکانی خۆی تۆمار بکە هەر کەسێ بەڵگەی پێەیە تەوسیقەکات لای ئێمە دوایەوە هەواڵ دەکەین لیژانەکان جارشکە سەردانیان بکەن. الحەمدوللا بڕی بەخشینەکە باشەوە سووری نەسەرەوە ئیشی ئێمە وەکو لیژنەی چاودێری و مراقەبە زیادە لیژنە تەنفیزیەکە ئەوەیە دڵنیا بینەوەی پارەکە هەموو هاوڵاتێک حەقی خۆی وەرگرتووە پارەی خۆی وەرگرتووە بە شێوەیەکی شەفاف. هاوڵاتیانی زیان لێکەوتوش بەشێکیان لەو هاوکاری وەری دەگرن ڕازین و بەشێکیشیان پێیان وایە لیژنەکانی بە دوواداچوون زیانەکانیان وەکو خۆی نەخەمڵاندووە. الحەمدولیلا دادپەروەر بوون ئەو قەرەبەی وەرم کردووە وەکو پێویستی خۆم ئەتوانم پێداویستەکانی خۆمی پێ بڕکەمەوە. من پەیامێکمێ دەستیان خۆش بە دەستی ماندووبوریان نەکوشن بەڕاستی کارێکیان کرد حتا بمێنین لە بیریان ناکەن چی خاڵی شار و شارچۆکانی کورسان بێ درێغیان لێ نەکردووە. بەعام ئێمە هەمومان زەرمەند بووینە بڵێن یعنی هەیە هیچی بۆ دەرنەچووە هەیە سیاری زیانی بەرکەوتووە. ئێمە شێکێکی لەو کەسانە کە زەرمەندی یەکەم بووینە سوپاس بەخوا ئەمڕۆ کە هاتین ئەو قەرەبوومانە وەرگردووە دەستخۆشیم بۆ هەموو لایەک هەیە بۆ خێرخوازان هەیە بۆ کەسانی کەوا هەستاون بەم کارە بیرۆست. ئێمە تەبەر لەمان خۆمانە خەڵمەندنمان بووی نەکردووە تا ئێستاکە بەڵام ئەو لیژنەی کە هاتووە پلە سەردانی ماڵەکانیان کردەوە خەڵمەندنیان بۆی کردووە دیارە ئەوان باشتر دەزانن کەوا زێر و زیانەکە چەندێ بووە. هیچ شەرمی نییە ئیسەر ئەشاغان ناو حەوشەغا کەوتووە لەوانەیە خۆتان هاتوێت تەسوورتان کردوێ پێرێ یەکیشی ئیسا ئەمان ملیۆنێک و 980,000 دەدانتن یعنی ناکاتە ئەو خەسارەی کە بەس کردومە لەوانە ناوەڵڵا برا هیچ لێی ڕازی نییە بێمنەتم ئیسەش بێنەوە دووبارە ناو ماڵەکەم تەسوور کرد ڤیدۆشم پێکە لەو کاتە ئاوچۆت ناو مەعرەز و دار و بنەوە هەر هەمووی کەسی خەسارەم بوو. وا بڕیارە سەرجەمە هاوڵاتیانی ناویان لە لیژنەکان تۆمار کراوە لە کۆمسیۆنی فریاگوزاری و بژاردنەوەی چەمچەماڵ ناویان هەیە کە ژمارەیان 1302 ماڵە سەرجەمیان چەکی بانکیان بۆ بکرێت و هەر ئەم ڕۆژتا درەنگانی شەو دەتوانن هاوکاریەکە لە بانکی چەرموەر بگرن پاشان پرۆسەی قەرەبووی ئۆتۆمبیل و شوێنە بازرگانی زیان بەرکەوتووەکان دەست پێ دەکات. ڕەوید محەممەد کەناڵی پەیام چەمچەماڵ.